ئەم کەم تەرخەمی و پەراوێز خستنە بەرامبەر بە شاری کەرکووک و دانیشتوانەکەی ڕاگرن. بەڕێز ئیدارەی کەرکووک، بەڕێزان فەرمانگەی کارەبای کەرکووک، بەڕێز نوێنەرانی کەرکووک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. شاری کەرکووک بە یەکێک لە سەرچاوە گرنگەکانی داهاتی عێراق دادەنرێت و لە بواری هەڵسانەوە و بژاندنەوەی کەرتی ئابووری وڵات هەمیشە کە ئەم شارە ڕۆڵی گرنگی هەبووە. بەڵام بەداخەوە ئەم شارە دەوڵەمەندە بە سەرچاوە سروشتیەکان هەمیشە لەلایەن حکومڕان و دەسەڵاتدارەکانی بەغداوە فەرامۆش کراوە و پەراوێز خراو بووە. دەسەڵاتداران یان داهاتەکانی ئەم شارەیان لە شەڕ و کاولکاریدا خەرج کردووە یان تەنها بۆ گیرفانی بنەماڵەکانیان بووە. بۆیە هەموو کاتێک دانیشتوانی شاری کەرکووک بەدەست کێشەی خزمەتگوزاریەوە دەناڵێن و کێشەکانیش وەک هەمیشە بێ چارەسەر بوونە لەلایەن دەسەڵاتداران و خودی دەسەڵاتدارانی خۆجێی کەرکووک. لە ئێسادا کەمی کارەبای نیشتیمانی بۆتە یەکێک لە کێشەکانی ڕۆژانەی هاوڵاتیانی شارەکەمان. بە جۆرێک لە 24 کاتژمێردا تەنها 6 کاتژمێر کارەبای نیشتیمانی پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت. ئەمە لە کاتێکدایە پارێزگای کەرکووک خاوەنی وێزگەی بەرهەمێنانی کارەبایە، بەڵام کەس نازانێت کارەبای ئەم شارە بۆ کوێ دەنێردرێت و چی لێ دێت. بۆیە بە دەسەڵاتدارانی خۆجێی و دەسەڵاتدارانی ناوەندی دەڵێن حەیف بۆ شارێک کە یەکێک بێت لەسەر چاوەکانی داهات و خۆی خاوەنی وێزگەی کارەبا بێت شەوانە ببێت بە تاریکستان و تاکە ڕووناکی کە تێیدا بەدی دەکرێت ڕووناکی گڕی ئەو نەوتەیە کە دانیشتوانەکەی نەک سوودیان لێ نەبینیوە بەڵکو بۆتە ماڵوێرانی و نەهامەتی بۆیان. بۆیە لێرەدا داواکارین و داوا دەکەین. یەکەم داواکاریەکانمان لە چەند خاڵێکدا کۆ کردوێتەوە. هەرچی زووە هۆکاری کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی ئاشکرا بکرێت. خاڵی دووەم دۆخی کارەبای شارەکە لە ئاسایی بکرێتەوە و شار لەم تاریکستانە ڕزگار بکەین. سێ کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی بۆتە هۆی پەکخستنی بەشێکی زۆر کار و کاسبی هاوڵاتیان، بۆیە دەبێت ڕەچاوی ژیان و گۆزەرانیان بکرێت. خاڵی چوارەم ڕۆژانە لە کاتژمێر 12 یورۆ کارەبا بە مۆلیدە ئەهلەکان کارەبا بدەن بە هاوڵاتیان نەک لە کاتژمێر 3 پاش نیوەڕۆوە. خاڵی پێنجەم پێویستە هەماهەنگی بکرێت لە نێوان کارەبای نیشتیمانی و مۆلیدە ئەهلەکان کارەبا بە شێوەیەک بدەن کە هاوڵاتیان سوود لە ماوەی پێدانی کارەبای دیاریکرا و وەربگرن.